تایبەت بە مەترسیەکانی دەستکاریکردنی ئەنجامەکانی سەرژمێری هەرێمی کوردستان لەلایەن عێراقەوە ئەمەوێت گفتوگۆ بکەم لەگەڵ میوانمان ڕەسوول ڕەئوف ئەندامی مەکتەبی سیاسی حزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان کە میوانی کوردستان 24 لە کەرکووکەوە لەگەڵمانە. ئەم کاتت باش کاک ڕەسوول، پێش هەموو شتێک با بزانین بۆچی عێراق پابەندی سەرژمێریەکەی کە خۆی کردوێتی نابێت. دیارە مەرامیەکی هەیە حکوومەتی عێراق بۆ دەستکاریکردنی ئەنجامی سەرژمێریەکە، ئەو مەرامیانە چییە؟ ئەم کاتت باش، ئەم کاتەی بینەرانی خۆشەویست باش، دیارە سەرژمێری یەکێکە لە ئەو بنەمانە سەرەکیانەی کە داهاتی وڵات دابش دەبێت بەسەر تاکی وڵاتەکەدا یان بەسەر دابشبوونی جوگرافی ناوچەکاندا. سەرژمێری لە عێراقدا ئەتوانین بڵێین لەگەڵ نەتەوەی کورد دوانەیەکی توانین بڵێین دایم لە ململانێدان، چونکە هەر کاتێک حکومەتی مەرکەزی دەستی ببێت بۆ سەرژمێری مەبەستێک و چۆنڵی هەدەفێکی تری لە پشتەوە بۆ واتە بەس مەبەست لەوە نەبووە ڕێژەی دانیشتوان و لە ڕووی اقتصادی یان لە ڕووی ئەم حاڵەتانەوە چۆنە بگرە هەدەفێکی تری هەبوو. ئەگەر ئێمە سیرکردن یەکەم سەرژمێری کە لە 1921 و 22 دوایەوە بۆ 27 و 37 و هەتا دوا سەرژمێری کە تا ڕادەیەک پشتی پێبەستراوە لە عێراق 57 هەمووی هەدەفدار و مەبەستدار بووە، هەمووی پلانێکی سیاسی لە پشتەوە بووە. بەنسبەت ئەم سەرژمێری کە لە دواییندا لە عێراقا کرا، من مەبەستم لەو حاڵەتە بوو زیاتر، ئەوش ئەوەیە کە ئایا حکومەتی نوێی عێراق لە 2003 تاکو ئێستا بۆ پەنای نەبێت بۆ بڵێ ئەم سەرژمێریە تا ئەو پلانانەی کە خۆی هەیە، ئەو ڕێخۆشکەرانی کە هەیەی دایبنێ. بەڕاستی کە ئێمە لە 2003 ئەگەر بەپی هەردە ساڵ جارێکیش بێت کە حکومەتی عێراق لە سەری بۆیان لە پێوەرە نێودەوڵەتیەکان دەبوو لە 2007 بکرا، دەبوو لە 2007 بکرایە، کە ئەمانە هەندێک جار لە 2019 ئاگداربن پلانی تاوەشتیشی بۆ کرا و تا ڕادێک مەیدانیش کرا، بەڵام بڕیار نەدرا لەسەری. من پێم وایە ئەم دۆخی ئێستای سەرژمێری کە لە عێراقا کرا دەبێ ئەمە بزانین ئایا وەزیری پلاندانانی عێراق کێیە بە چ مەبەستێک ئەم حاڵەتانی کردووە. ئەوەی کە هەیە ئێمە ئێستا زانین وەزیری پلاندانانی عێراق محەممەد تەمیمە کە توانین بڵین عەرەبێکی سوننەیە کە خۆشمان نەزانین جێگری حەلبوسیە، بە تایبەت کورد و سوننەکان لە عێراقا توانین بڵین ململانەیەکی سیاسی، ململانەیەکی لەسەر جوگرافی ناوچەکان، لەسەر تەعریبی ناوچە جێناکۆکەکان بەردەوام لەگەڵا بووە. واتە ئەگەر بێت و ئەو پلانانەی کە هەیەیان بۆ فەراهەمی نەکرد بێت، ئەحمادە نەبووە بڕیار بدات بۆ سەرژمێری. بۆیە لەو تەوقیتەشا دای کە وەک باسم کرد لە هەمان کاتا وەزیری پلاندانانە وە جێگری سەرۆک وەزیرانیشە کە بالفعل پێگەیەکی گەورە و کاریگەری هەیە لە عێراقا، بۆیە لەو تەوقیتەیە کردی. بۆیە من دڵنیام ئەو هەدەفانی کە هەیە ڕەنگە لە دوای پرسیارەکەی بەڕێزت باسیین کاک ڕەسوول سەرژمێری نییە، کۆمەڵێک پلانی سیاسی لە پشتە. باش کەواتە جەنابتەڵی کۆمەڵێک پلانی سیاسی لە پشتی داننەنانە بەم سەرژمێریە، یعنی ئەبێ کورد ئێستا بەس تەنیا خەمی بەشە بودجەی هەرێمی کوردستانی نەبێت، واتە بەس لە ڕووی داراییەوە نییە کە یانە پیلان بە هەرێمی کوردستان بگێڕن بە داننەنان بەو سەرژمێریە. چ مەرترسیەکی دیکە هەیە ئەگەر دان نەنێن بەو سەرژمێری کە عێراق خۆی کردوێتی؟ چ مەترسیەکی دیکە ڕوبەڕووی کوردە بێتەوە؟ مەترسیەکان زۆرن، ینی ئێستامە خۆت باشە زانی لە دوای پێکهێنانی حکومەتی نوێی عێراق و لە بەتایبەتر لە دوای 2005 بڵێ دەنگدان لەسەر دەستوری عێراق کۆمەڵێک ماف بۆ نەتەوەی کورد فەرهەم کرا لەوەیە. بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە ئاگاداری ئەم دۆخین ئەوە زانین کە حکومەتی نوێی عێراق تا ڕادێک پاشگەزبوونەوەی پێوە دیارە لەو بڕیارانەی کە لە 2005 لە دەستوری عێراقا چەسپاوە. بۆ من خاڵی یەکەم ئەگەڕێنەوە بۆی کە ئەو مافانەی کە لەوێ چەسپا بەهۆی یەکگرتووی کوردەوە بوو. ئەگەر ئێمە سەیری ئەو قووەی کورد بکەین لە 2005 یان لە 2003 لە دوای پێکهێنانی حکومەتی ئیتیقاری عێراق، کورد بە چ پێکێکە چۆ پێشەوە؟ کورد هەمووی بە یەک لیست ئەچۆ پێشەوە، کورد بە یەک دەنگ ئەو پلە پۆستانەی بەغای دیارە کرد، کورد وەکو قەوارەیەک ئەچوو نەک وەکو حیزبێک. یعنی ئەوەی کە ئەوان مەبەستیانە بە تایبەت لە حکومەتی ناوەند
خاڵی یەکەم پەتکردنی کوردە بۆی بتوانن زۆرترین زەخر لە کوردکەن ئەم قوارەی کە ئێستاش هەیە دەسەڵاتەکان و تواناکەی کەمکەنەوە نەک بەرەو هەنگاویتر بڕوا لە فیدراڵی و بۆ کۆنفیدراڵی بۆ سەربەخۆی. ئێمە ئاگدە ئەوازین کە لە دوای 2005ەوە دایمەن کۆمەڵک کێشە ململانەی جیا لە بواری مادی و اقتصادەکە ینی ئەوەی کە هەیە تەنها کێشەی بودجە نییە، بودجە بەشێکی کەمە لە ململانێن. ئەو کێشەی لەگەڵ کورددا کێشەی خاکی هەیە، کێشەی مافی هەیە. تۆ وەرسەیری ناوچە جێناکۆکان کە لە مستڵەوە هەتاگاتە کەرکووک و خانەقین و دیالە و کە ئەمانە هەمووی کۆمەڵک ناوچەی کوردی ڕەسەن و ئەسڵی سەر ئەم خاکەن سیرەکەی ڕۆژ بە ڕۆژ ئەوان لە هەوڵی ئەویان کە ئەو پلانانی کە دایان ڕشتووە جێبەجێ بکەن بۆی کە کورد دوور بخەنەوە لەم ناوچانە. یعنی تەوەقوع کە پاش چەند ساڵ تازە دێن بڕیارەکانی سەردەمی سەدام جێبەجێ ئەەکەن لەم ناوچانەدا بۆ تەعلیمی کورد. واتە ئەوان خاڵی یەکەم هەمووی ئەوادن کە دەسەڵاتی کوردی کەمکەنەوە، خاڵی دووەم هەوڵی ئەوادن ئەو بڕیارانی سەردەمی سەدام بۆ تەعریبی ئەم ناوچانە جێبەجێ کردو، ئەوان بە ڕەسمی جێبەجێ بکەن و بەپێی دەستور جێبەجێ بکەن کە ئەمە بەڕای من شتێکی زۆر خەتەرە. من ئەو بڕیارانی کە سەردەمی سەدام دەریکرد بۆ ئەم ناوچانە تا ڕادێک چونکە سەدام ئەتوانین بڵین دژمن بووە و کورد هیچ ڕۆڵێکی نەبووە لەو یاسانە، بۆیە تا ڕادێک ئاساییە چونکە دوای گۆڕینی دەسەڵات دەبێت ئەو بڕیارانە هەڵبۆسێتەوە. بەس ئەو بڕیارانەی کە ئێستا هەیە لە بەغدا زۆر خەتەرە لەبەرەوەی کورد خۆی بەشێکە لە پێکێنانی ئەو حکومەتە. هەر بڕیارێک ئێستا دەرچێت بە تەوەقوعی هەموو یاسایی و بڕی مافەکان کورد خۆی ڕازیە بۆ بڕیارە. بۆیە ئەو بڕیارانی ئێستا لە بەغدا ڕسوڵ لەم کاتەیە کە خۆی بەشدارە لە حکوومەتی عێراقا، لەم کاتەیە کە هەر بە ئاشکرا و بەڕاشکاوی ئەیانێ مافی تاکی کورد پێشێل بکەن، ئەبێ کورد چی بکە لە بەغدا؟ کورد پێش هەموو شتێک دەبێت نەک لە بەغدا دەبێت مەرجعیەتێکی تایبەت بەخۆی هەبێت لە کوردستان. ئەو ململانێنەی حیزبیانی کە لە بەغدا هەیە لە هەرێمی کوردستان یەکلای کاتەوە ئەنجا بچێتە بەغدا. واتە کورد دەبێت بە یەک پاکێج و بە یەک دەنگ بچێتە بەغدا، وەکو نەتەوە بچێک نەک وەکو حیزب. واتە تۆ پەرلەمانی کوردستانت هەیە یان مەرجعێکی سیاسی دەبێت هەبێت لە کوردستان بۆ ئەوەی کە ئەو ململانێ و بڕیارانە لە هەرێم یەکلا بکرێتەوە بە یەک بڕیاری پاکێج بچیتە بەغدا. ئەگەر ئێستا تێبینی بکەین لە ڕابردوودا کورد چۆن بوو کاتێک کە سەرۆک کۆمار لە خولەکانی یەکەم و دووەمی عێراقا کە کورد بوو کە ئەو کاتە چونکە کورد کۆدەنگ بوو لەسەری کەس نێتوانی باسی ئەم ململانەیە بکات، یاخود تەنانەت کاریگەریەکی وەکو نەتەوە کە ئەچەوە پێشەوە بە شێوەیەک بوو حکوومەتی عێراق ئەهات لە هەولێر دروستە بوو. بەڵام ئایا ئەم پاشگەزبوونەوەنە بۆ چییە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ یەک نەبوونی دەنگی کورد لەسەر قەزیەکان؟ دووەم کاریگەری ململانی نێودەوڵەتی بمانەوە نەمانەوێت لەسەر ناوچەکان هەیە، چونکە سەربەخۆیی کوردستان نەمانێت وەکو دایکێکی لێ هاتوو بۆ پارچەکانی تری کوردستان تا ئێرە دەسەڵاتەکانی جێگرتر بێ و سەربەخۆتر بێت. ئەوە پارچەکانی تر ئەتوانین بنین بوژانەوەی پێوە دیارە. ئێمە نایشارینەوە لە ڕابردوودا ئەمانەمان زۆر بەرچاوکەوتەوە بە تایبەتیش لە ڕووداوەکانی ڕۆژئاوا کە کورد باشوور وەکو ئەتوانین بنین پێگەیەکی گرنگی اقتصادی و سیاسی و پشتیوانیی نێودەوڵەتی توانی دروستکە بۆ ڕۆژئاوا کە ئاوە کاریگەریەکەی بینی پاش ئەوەی کە هەموو نەتەوەکانی جیهان پشتیان تێکرد کورد پشتی بەخۆی بەست و توانیتی لەسەر پێخۆی بوەستێ. دیارترین نمونەش کە لە کوردستانە ئێمە پێویستمان بوێت کە بە جددی ئیشی لەسەر بکرێت ئەویش ئەوەیە کە کورد هیچ کاتێک پشتیوانی نێودەوڵەتی نەبووە و نابێت پشت بە و کەسایەتیانە یان بە وڵاتانە یا بەو سیاسیانە بەستێت کە لە دەرەوەی کوردن. نمونەی ڕۆژئاوا ئێمە چەند ساڵ شەڕی داعشیان کرد کە لەو ناوچانەدا کە هەموو خەڵک تەوەقعی وا بوو کە وڵاتانی هاوپەیمان و نێودەوڵەتی و ئەمریکا پشتێتی، بەڵام کە گەیشتە ئەوەی کە باز لە خاک و سنووری خۆی بکات تەنها خۆی بوو، تەنها کوردی پارچەکانی تری بوومە. بۆیە یەکگرتووی و پشتیوانی ناوخۆ بەهێزترین چۆنەڵی ڕوبەڕووبوونەوەی بۆ نێیاران. وەک باسشم کرد مەوزوعی سەرژمێری بەدڵنیاییەوە ڕێژێکی زۆر کەمی هەرژماری دانیشتوان و دابشکردنی ئەو اقتصادی مرکزە بەسەر ناوچەکانە، بەڵام هەدەفەکەی تر کەمکردنەوەی ڕێژەی کوردە، کەمکردنەوەی دەسەڵاتی کوردە و سەپاندنی ئەو مەرامانەیە کە ئێمە زۆر سپاس دەکەین ئەتوانین بڕین ئەنجامدانی نەتەوەی سەبێرە بەسەریە. بەڵێ ئێمە سپاس دەکەین ڕەسوڵ ڕەوف
ئەندامی مەکتەبی سیاسی حزبی سۆسیال دموکراتی کوردستان لە کەرکووک و میوانی کوردستان 24 بووی. سپاس بۆ ئامادەبوونت.